سڵاوتان لێبێ ئەزیزان لە بەرنامەیەکتر لە پەیامی تۆ لەگەڵتان ئابم. لە ئێستای وەرزی سەرماسۆڵە نزیک بۆتەوە و پلەی گەرمی بە تەواوەتی دابەزیوە. چەند ڕۆژێکمان ماوە بۆ وەرزی زستان. نرخی سوتەمەنی بە بەردەوامی لە بەرزبوونەوەیە و هەتا ئێستا نەگەیشتۆتە نرخێک کە بە دڵی هاوڵاتیان بێت. نرخی بەرمیلێک نەوت لە ئێستا نزیکی 150,000 دینارە. نرخی بنزین و سوتەمەنی کە بۆ ئۆتۆمبیل بەکارهێنێت لە بنزینی جۆری نۆرمال نزیکەی 700 دینارە و هەندێک جاری ژێتە 750 و 800 دینار. بەڵام ئێرە بە بەراورد بە باشوور و ناوەڕاستی عێراق نرخەکانی زۆر گرانە. هەمان ئەم نرخانی کە لێرە بۆ بنزین هەیە لە باشوور و ناوەڕاستی عێراق نرخەکان بە 450 دینار. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین بۆچی جیاوازی لەم نرخانە هەیە لە کاتێک باش دەخرێتە سەر کارتی موبایل یاخود هەر کاڵایەکی تر ڕاستەوخۆ تەطبیقەکرێ، بەڵام لە هەرزانی نرخی سوتەمەنیە لە هەرێمی کوردستان تەطبیق ناکرێت. ئێمە ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانە قسەکەین و ئەوانە دوێنین ئێوەش دەگەڵمان. من خان نشینم بەشی دوو بەبی نەوت ناکە. لە ماڵی وایە خەڵکی وایە کرێچیە لەگەڵ کرێچەکەیشە ئیشی نییە، لەگەڵ بە ئیشیەکەیش ماقول نییە بەرمیلێنێت بە 130,000 حکومەتی هاوڵاتی باین مەدەنی بە غێرەوە پێمام قساتە زستانەوە سەر و دوو بەرمیلێ بۆ ماڵات. ئەوە دەبا ئەوە لە بەغا هەموو شتێ هەرزان بێ باشت زۆر بێ بزانەمان تەربیزیەکەن. بنزینی نۆرمال ئێستا لە بەنزیخانە تێبکەن نرخەکەی چۆن؟ مای 675 ئیسا حەسەی دەوری 775 ناوایە. باشە ئەم نرخانە بۆچی لە حکوومەتی عێراقی واتە باشوور و ناوەڕاستی عێراق لە شارە عەرەبیەکان نرخەکە زۆر هەرزانترە، بەڵام بۆ لە هەرێمی کوردستانە ئەم نرخە دانابەزێ لە کاتێکە ئەو بنزینە ئەو سوتەمەنێ لێەوە هەناردە عێراقی. وڵی توجاریە بۆ بە توجاری شتێکە توجاری بوو هەروە گرانە بێت. حکومەت سەرپەرشتی ناکات لێ حکومەت خۆی تەوزیعەکە بەنزیخانەی حکومیە. پێشەوەی شەڕی داعش دروست بێ حکوومەتی هەرێم قەرەبوویەکی بۆ ئەو بنزیخانانە ناردکەوە بنزینەکەی بە 500 دینارە کڕی یان با بڵێن بە 600 دەکڕی لێرەیدا بە 500 دینار. قەرەبوویەکردنەوە بۆیە نرخەکە بەرز نەبوو. ئێستا بۆ قەرەبوو نادا بۆ قەرەبۆکەی وەسان خۆ شەڕی داعشتەوە بووە خۆ قەیرانی دارایی و خەریکە بەرەو نەمانەچێت. بۆ هاوکاریان ناکات تاوەکو ئەوانی زەرەر نەکەن و هاوڵاتیانی جۆک و شارەکانی تری عێراق ئەو نرخیان ئەو بنزینیان دەست بکەوێت. کاکەگیان نسە بنزیخانەی حکومی نەماوە هەموو سێمەمی گەڕێ بنزیخانەی حکومی تیانی. چۆن حکوومەت یعنی نایکاتەوە گشتی توجاری ئەوەی ئەو کەرکووکۆوانە گشتی حکومیە خۆ حکومی خۆی حکومت ئێوە حکومت خۆی یاتێ تەوزیعەکە و وەکو بنزین ئێوە لە ماڵەوە نەوتان ئامادە کردووە بە زستان و بۆ وەرزستان ماسۆڵە؟ ناوەڵا نەوتیچی. ئەزانین نرخی بەرمیلێک نەوت ئێستا چەنە؟ وەڵای دەری 135 ناوایە. ئەم نرخە چۆنە؟ نرخەی کەمە بەلاتان؟ کارێ ناوەڵا کەمیشە وەڵا بە 50 زۆرە. تۆ ئەتوانی بە بژێوی ئەم تاکسەیە کە پێێتە ئەو پارێ و سوتەمێنێ دابین کە ینی بە ئاسانی دەستەکەوێت؟ ناوەڵا ناوەڵا چارەسەر ئەگەر حکوومەت ڕاست کات تەوزیعەکە بە وەرەقە بە 40,000 بە 40,000 کێشە نییە 50,000 باشترە تا حدێک باشترە خەڵک باشترە بەس 130,000 لە بازار دوو ساڵیشە بەبینێ ناوەڵا. باشە هەمان ئەم بەرمیلە نەوتە لە شارەکانی تر عێراق بە 80,000 و بە 90,000 بۆ لێرە گرانترە؟ لێرە جلوم نییە لێرە کاسی پێوەکەن تیجارەتی پێوەکەن. بنزینیش لێ هەرزانتر لەوێ 450 لێرە 700 لێرە حکوومەتی هەرێمە نایەت. باشە پێشتر حکوومەتی هەرێمەویت کە شەڕی داعشە قەیرانی دارایە خۆ ئێستا و شەڕانە نەماوە قەیرانەوە خەریکە باشترە بێ ئێستا بۆچی هاوکاری بنزیخانەکان ناکە بۆی لەسەر هاوڵاتی کەمتر بکەوێت؟ بۆچی هاوکاریەکە بی خۆی زانێ باش نایە بە خەڵک. مەگەر حکوومەتی هاوڵاتی نییە.
نوتی خۆی بووە بە تۆ بە بەلاش ئێوە بەرمیلی ناوت حکوومەت بە خۆڕایی وەرمانەگرت هەر بە خۆڕایی بوو بەخوا ئەرە وەڵڵاهی بە خۆڕایی بوو چوار دینارمانە بەر تەلکی بۆ پڕەکرد حەو بەرمی دێگرت خەڵک بۆچی شۆڕشی کرد سەدامی لابرد کافی بۆ خۆیە کات جا ئەمانە لەیان بردو کاکە بۆ خۆیان لا بردووە چەند بەرمیل لەوتان ئامادە ئێستا وڵا جا لەکوێ بم دوایشم ئامادە نیە بەس لەکوێم پارەم نییە کاک من خان نشینم بەسی دوو بەرمی نەوت ناکە چەند بەرمیل لەوتان پێدراوە حکوومەت چەند بەرمیل لەوتی تەوزیع کردەوەتان دانێکی یاوە چم نەدیوە لە پار و یەک بەرمیلتاوە هەر بەرمی دەیاوە ئەوەی پارەی بەرمهێنی ئەمریکا لێسێنێ وەکو ئەمریکا داتێ بنزین باشە بنزین بۆ هەرزان نابێت لەوە 450 سیارم نازانم بەغزی مەسەری بەغزی فەرقی چییە سوتەمەنی چی نایویسی نوتی خۆی بۆە بە بەلاش بە خەڵک کاتێک باش خراە سەر کارتی موبایل یەکسەر ڕاستەخۆ لە هەرێمی کوردستان تەطبیق کرا کارت لە 5,000 بۆ 6 بۆچی لەوە تەطبیق کرێ بەڵام لە نرخ خەرزانەکە ینی نرخی سوتەمەنی ڕاستێکی ئەمانە دژمنی میلەتن نرخی سوتەمەنی چۆنە لە ئێستایەوە کە دوکانەکەتان زیاتر سوتەمەنی بەو خوایە حالی حاضر گرانە یعنی غاز بە حەوت و نیوە ئەگەر بۆ مەسەرەی نەوت بێڵێن بە 160 ئێمە بەکاری نایەنی بەس زۆربەی ئیشی ئەمە لەسەر بەرمیلێک نەوت 160,000 زۆر نییە بۆ خەڵکو و بۆ هاوڵاتی واللهی ئێمە بۆنەی چی کردبوومانە بە غاز بە حکمی ئەوەی بڵێن نەوتەکە گران تێگەی وەڵی بۆ هەموو کەسێ ناگونجێ بۆ سعرە بیکڕێ تێگەی لە برای خۆ چونکە بەعزە کەسی ئێسێوە بڵێ نمونەوەکو من ڕۆژانەکەم 30,000 بە من ناگرێ هەموو سەری مانگێ بڕۆم بەرمیلێ بەرمیلیۆنیەوە نەوت بکڕم بە 165. بۆچی لە شارەکانی عێراق وانە لە شارەکانی عێراق بینی لەوێ بە 80,000 بەرمیلێک نەوت وڵی بێگومان ئەڵێن لە کەرکک بە هەشتایە هەیە بەحقی بنزین لەوێ هەرزانترە لێرە 700 لەوێ 450 بەو خوایە نازانم بۆ معلوماتم نییە لەسەرەوە بەس وەکو بڵێن کۆی گشتی لەوێ ئەڵێن سوتەمەنی عام هەرزانە وەکو بڵێن نەوت و بانزینەوە هەموو شتێ لەوێ هەرزانە پێشتر ئەویدەوە خەیرانی دارایە و شەڕی داعشە بەڵام خۆێستا نەماوە ئەو شتە بۆ هەرزانی ناکات بەخوا بێگومانەوە چونکە بۆ خۆیانە ئەگەر بۆ ملت بیکەن بەڕاستی هەرزانیەکەن باش خراە سەر کارتی موبایل لە پەرلەمانی عێراقەوە یەکسەر کارت لێرە بۆ 6,000 کارت بە 5,000 بۆ بە 6 باشە بۆ ئەوە تەطبیقە کرێ بەڵام لە نرخی سوتەمەنەکە تەطبیق ناکەن بێگومان ئەگەر مەسلحەی خۆیانی تیانە بێ نایکەن هەموو کەس ئێستا منیش لە ئیشی خۆم ئەگەر شتێ بۆ من نەگونجێ نایکەم بەڵام خۆ حکوومەتی هاوڵاتیە واللهی پیا و حتاگ و ڕادەیە چی بڵێ ئێمە حتاگ و ئەم دەقەیشە بە یەکەوەین 25 ساڵ ئەوان حکمەکەن بەم 25 ساڵە گۆرانکاریەوە نەبووە تۆ تێگەی لە برای خۆ جوان پیاوێکی بەتەمەەن بوتی ئێمە لە کاتی سەردەمی حیزبی بەعس نەوتیان بە بەلاشەدا پێمە بێگومان ئێمە خۆمان نانەوەخانەمان هەبووە هەموو نانەوەخانێ ئەگەر ئارد بێ یا بڵێن نەوت بێ ئەوەی پێویستی ئەو نانەوەخانەیان هێناوە بەر دەرگا بۆ تێگەی لە برای خۆت هاوکاری نانەوەخانەکانمان هاوکە چونکە نانەوەخانە بڵێن خودی خەڵکی ڕۆژانەی لەسرە یا بڵێن ئەم شارە هەمووی ئەگەر بێ و ئێمە بۆ نمونە 142 نانەوەخانەی تێگەی یا بە کۆی گشتی ئەکا 400 و بەخوا یا 37 یا 47 ئەگەر بێ و هەمووی دا بخرێ تەسیر لەم شارەکە بابزانی نان لە هەموو شارەکانی ئەم عێراقە بگەڕێی بە سیستێمانی هەشتی بازار بە حکمەوەی هەرزانی ئەم شار تێگەی بەس وەکو هاوکاری حکومەت هاوکاریمان ناکە ئێمە سەنەوتمان نییە نەوت بۆ دوو لەوتان حازرە بۆ زستان لە ماڵەوە واللهی شخصی خۆم بەخوا بزاننی و بەرمی والله بەنی و بەرمیل نەوت بەڕێک ناچێ بەڕێوە نە بەخوا ناچێ من خان نشینم بەسی دوو بەرمی نەوت ناکە لە ماڵی وایە خەڵکی وایە کرێچیە لەگەڵ کرێچەکەیشە ئیشی نییە لەگەڵ بە ئیشیەکەیشە ماقول نییە بەرمیلێنێت بە 130,000 حکوومەتی هاوڵاتی باین مەدەنی بە غێرەوە پێمام قساتە زستانەوە سەر و 2 ملیەوە ماڵات ئەوە دەبا ئەوە لە بەغا هەموو شتێ هەرزان بێ باشت زۆر بزانەمان تەرفیزیەکەن وڵاتی ماڵە
سێ بەرمیلێوێت 4 بەرمیلێوێت ئێستا نرخی بەرمیلێک نەوت نزیکەی 150,000 دینار 140 بۆ 150 ئەم نرخە بۆ تۆیەکی هاوڵاتی بۆ خەڵک بەعام نرخێکی گونجاوە ناوەڵا بۆ کەس بە هەرزانی ناکە خۆ وڵاتەکەمان وڵاتی نەوتە ئێمە هەناردەیەکەم بەدەرەوە بەدەست خۆیانە خۆ بۆ تۆ نییە ئەو بۆ خۆیەتی خۆ بۆ تۆ نییە گەر بۆ توی بە ئەبووە ئێستا ساڵی بەرمیلێ نەوتەکەشیان باێتا زۆر بوو ئێستا بینی لە شارەکانی عێراق لەوێ بەرمیلێ نەوت نزیکەی 80,000 بۆ 90,000 بنزین 450 بەس لێرە بینین شتەکە نزیکەی دوو قاتە گولاکەورەکەم لێرە مەبەستەکان مەبەستی خۆیان تایە مەبەستی کەس نی تجاریە شەڕی داعش حکومت هاوکاری بنزیخانەکانیە کرد یان ئەو بنزینەی کە یەکڕی بە هۆرمونە بە 500 دەیکڕی بە 600 دەیکڕی دوای بە 500 داوە قەرەبوویەکێدا پێیان ئێستا بۆ ئەم قەرەبوو نەماوە خۆ نە قەیران ماوە نە شەڕی داعش ئەوە خۆیان نەزانەوە بێ لە بەربەستەکان پرسی مشکلەی میلەت نییە حکومەتی هاوڵاتی نییە مەگەر ناجا حکومەتی هاوڵاتی بۆ ئەوان نیە بۆ برادبەر بە هیچ شێوەیە گونجاو نیە چونکە ماڵی وایە خەڵکی وایە کرێچیە لەگەڵ کرێچەکەیشە ئیشی نییە لەگەڵ بە ئیشیەکەیش ماقول نییە بەرمیلێنێت بە 120,000 بۆ دەرەوە ڕوا بە 50,000 و 60,000 ڕوا لە ناوخوا بە 120,000 بەڵێ لە حکومەتی عێراقیە ئەن با بڵێن لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق بەرمیلێک نەوت بە 80-90 بنزین بە 450 بەڵێ بۆچی لە هەرێمی کوردستانەوانی لە هەرێمی کوردستانە تاوان بێ ساحەبی ئەو قانونەی لە ئەوێ تطبیقەکردن لێرە تطبیق ناکرێت تاوان ئێستا خەڵکی زۆر خەڵکی هەیە تەمەنا ئەکات کە ئێمە لەسەر بەخابین لەسەر حکومەتی ناوەند بین چونکە قانونەکەت کرد لە چەند ساڵی پێشوە کارتی موبایل بە 5,000 بوو بەڵام لە پەرلەمانی عێراق یاسایەک دەرچوو باجیان خستە سەر کارتی موبایل بوو بە 6 ڕاستەخۆ لێرەش تطبیق کرا یەکسەر باشە بۆ لە هەرزانێکە تطبیقی یاساکەنەکە تطبیق ناکرێت تۆ تەماشاکە لتری بنزین ئەڵێ ئەم هەفتە بۆ هەفتە لە ئەنواع پەیژەکانە ئەنووسرێت و اینجا لە هینەکە لە کەناڵەکان ئەنووسرێت بنزین ئەوە دائەبەزێنین لە 15 ڕۆژ خەڵک چاوەڕێی دابەزینی بنزینە 25,000 دابەزێ ئەمە 25 دیناریتر دائەبەزێ بەڵام لە کاتێکا سەرکەوێ هەر باسیش ناگرێت 100,000 لتری 150 سەرەکەوێت یعنی بەڕاستی ئەوەی شتە خراپەکانە خۆی نەو دابەش ناکات چەند بەرمیل نەوتان وەرگرتووە حکومەت دابەش ناکە ئەمە لە پارۆ وەرمان نەگرتووە هیچمانوە نەگرتووە لە پارۆ اینجا ئەوە شێڵەکە دابەشەکرێ و نازانم ئەوە مەڵبەندی چەند و مەڵبەندی نازانم خەڵکوەری نەگرتووە تایسن من ئەوەی بزانم خەڵگوەری نەگرتووە اینجا ئەوەی کە هین بێ خەڵک ئەیکڕ هەر بەدەبەی کرد باشە نرخی سوتەمەنی لای تۆ چۆنە گونجاوە بۆ باری دەرامەتی هیچ شتێک نەوڵات قانونی بۆ نییە قانون بە بۆ خەڵکی فەقیر خەڵکی یاسا سەروەری ئەکرێت یاسا وا سەروەرە ئەتی چی هەیە نەوڵات تا سەروەر بێ چ شتێ لە شوێنی خۆیان بۆچی بنزینەکە لە حکومەتی عێراقیە بە 450 هەمان ئەو بنزینەکە هێنرێتە ئێرە ئەبێتە 700 ئەبێتە 700 باسی نەوتە ئێمە لە ژێرمان هەمووی نەوتە یعنی ساڵە چەقێتەوە زەلامێ بەمێ نەوتە ماڵێکی فەقیر ئەوە سسان دەست ئەدووە منیش خۆمم ئەو ئیمباران لە عەنهیاوە دەغۆی ئیشم ئەدووە نەفەر بۆ ئەژیفەوە بۆ سوتەمەنی زستان چیەکەی بۆ نەوت چیەکەی خۆتان گەرمەکەنەوە وەڵامی خۆ بشی قەرزی وەقتی بیئڕن من ساڵ من دوو ساڵە یەک بەرمیل دوو ساڵەوە بۆ 3 ساڵەکی نەک بەرمیل بۆ بەرمیلە ئینسانە چێ بەگرنەوە ها باشە خەڵک ئێستا خەریکە بیر لەوە کاتەوە بچێت لە شارەکانی عێراق لەوێ نەوت بکڕێت و بهێنێتەوە ژیان نەوێ ئەوەشی ئێن بۆ ئێرە ئەوەی نیێنێ ئینا هی ئەمان ناینێت خۆیان ئەنە بیان نایە ئەو میلەت ئەوەی نێنێ هەڵدان دەویت بیانوێەوە بۆ شەڕی داعشە قەیرانی داراییە باسی ئاتی موبایل لە تەواوی دنیا نییە من 5,000 مەمەد و 6 نێسەرمەوە نەحی شوێنی ئەمە نییە ئەوەی ئەخستێسەنی باجەتە مینە نییە ئەمێ ئۆپانیا نایە ئەو 5 بە من و بەوە ئەیا بە پیاوە بە 5,900 ئەیا بە 6,000 ئەو یاسای بۆ تطبیق کرا کە پەرلەمانی عێراق دەریکرد یەکسەر هەرێمی کوردستان تطبیقی خۆیانە چینە فەقیرەتە باژەی ئەیە چینە دەوڵەتە مش ئینەی نییە مەگۆشێ نەم دوانە من پیاە هاتووە ئەڵێ بەنێ هەلو عادانە مابوو بەنێ بەچە لە ئەڵێ بمەنێ ئەم پیاوەتی یاتە نیمە نەمبیە چی بەمێ یعنی چوار دەستی ئەوە باژە خەلە سەر میلەتە فەقیرەت بۆی دەرێ ئەو بۆی دەرێکی و بە حسابی خۆی و ئەمی دەسەڵاتی نییە خۆ مەجبورە دەسەڵاتی نییە خاڵە خۆ نیشاندانە ئی دەستی نەپشتنەوەی ئەچی ئەسەر جادە دەستی نەپشتنەوەیە داوای مافی خۆ لە ئی دەستی نەپشتنەوەیە مەعاشق نایا بە خەڵ ئەڵێ دەستی ئەی میلەت چی نابۆ چێ بچی
ڕۆژانە چەند بەتڵ غاز بەکارێنێەوە وڵای ئێمە حەو خاس پێنج خاس بە چەندێکڕێن بەتڵەکە وڵای ئێمە بە حەوتونی پێ نرخی سوتەمەنی بەعام بەغاز بنزین نەوت ئێستا نرخەکەی گونجاوە بۆ تۆیە وەکو هاوڵاتی وەکو پیشەگەرێک ناوەڵا ئەسا بۆ ئێمە زۆرە ئێمە چونکە ڕۆژانە زۆر بەکارێنین بەقە هەرزانتر بێ بۆ ئێمە جگە لە غازەکە ئێستا بۆ نمونە بنزینە بینین لە شارەکانی عێراق 450 دینار بەڵام لە هەرێمی کوردستان دەچێت نزیکەی 600 بۆ ئەم جیاوازی هەیە لە نرخ وڵا زۆر ئەسا بنزین بێ ئەگەر وایە بە 500 باش بوو ئێوە خۆتان نەوتان حاضر کردۆ بە زستان چەند ڕۆژی کێرە پێێنە وەرزستانەوە نەوەڵا نەوتمانی و خۆشم دەبێ یەکم کڕێەوە بە 14000 بەڵە ئەم دەبێت بەشی چەندێکتانەکە بەشی تقریبان 3 ڕۆژان هیچ بە دبە و دوو دبە ڕوا لە زستان نەوەڵا هیچ ناڕە حکومت خۆی چەند بەرمیل نەوتی پێداون لە ماوەی ڕابردوو بەبیرم نایە وەرمانگرتمی بەڵێ ئەو 2 ساڵە لەوانی وەرم نەگرتم نەوتی حکومی دووە نەگرتووە ناخێر ئەمە لا لەبزی تازیم وەرمان نەگرتم باشە ئەتوانی بە ئاسانی بەرمیلێک نەوت دەست بکەوێت و ینی نرخەکەی گونجاوە بۆ بژێوی ژیانی تۆ یان خەڵک بە ناوەڵا باوەڕ ناگەم ساڵ بۆم کڕێمە پێشەوەی شەڕی داعش دروست بێ و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان دروست بێت حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری ئەو بەنزیخانانەیە کرد بە قەرەبووکردنەوە چونکە بەنزینەکە بە 500 دینارەکرا یان بە 600 دەکرا لێرە بە 500 دایان فرۆشتەوە ئەو قەرەبۆی بەدا بە مەنزیخانەکان بۆی تووشی زیان نەبنواتە حکوومەت هاوکار بوو بەڵام لە ئێستاە شەڕی داعش نەماوە قەیرانی دارایی نەماوە بەڵام هاوکاریەکەشیان بڕیوە خەڵک گەڵێن ئێمە نامانێەوە هاوکاریش بات تەنها نرخەکەی وەکو نرخی شارەکانی باشوور ناوەڕاستی عێراق لێ بکات تا بتوان ئەوانش بە ئاسانی دەستیان بکەوێت چونکە لەوێ ئێستا بنزینی جۆری نۆرمال نزیکەی 450 دینارە 1 لیتری بەڵام لە هەرمی کوردستان دەچێتە نزیکەی 600 دینار و ئەندێ جاری چێتە 650 ئێمە بەردەوام بین هاوڵاتی ترە دوێنی بزانین نرخی سوتەمەنی تا چەند کاریگەری لەسەر ژیانیان کردەوە لەگەڵام من خان نشینم بەسی دوو بەرمیل نەوت ناکە لە ماڵی وایە خەڵکی وایە کرێچیە لەگەڵ کرێچەکەیشە ئیشی نییە لەگەڵ بە ئیشیەکەیشە ماقول نییە بەرمیلێنێت 130,000 ئەگە حکومەتی هاوڵاتی باین مەدەنی بە غێرەوە پێمام قساتە زستانەوە سەر و 2 بەرمیلیەوە ماڵات ئەوە دەبا ئەوە لە بەغا هەموو شتێ هەرزان بێ باشت زۆر بێ بزانە ئەمان تەرفیزیەکەن چەند ڕۆژێکی تر ئەوە پێێنێنە 12 وەرزستان دەست پێەکە زیاتر سەرما و سۆڵە دەست نەوت ئێستا نرخەکەی گونجاوە بۆ هاوڵاتی گونجاوی چییە؟ بەرمیلێک بە چەندە؟ بە 145,000 145,000 بۆ یەک بەرمیل بۆ یەک بەرمیل باشە لە زستانە بە چەند بەرمیل نەوتت پێویستە تاوە کوردستانەکە بەڕێ بکەیت وەڵای بە ساڵە ساڵی واز سەختە بە 3 بەرمیل نەجاتت دەبێت ساڵی وایە باشە بە 2 بەرمیل باشە بۆچی نەوت ئێستا لە شارەکانی تری عێراق بە 80,000 هەرێمی کوردستان نرخەکەی دوو بەرامبەرە هەرێمی کوردستان بڵم چی وەڵای ئێمە نە حکومەتمانەیە نە کەسمانێ و نە هیچمانێ حکومەت ئێستا لە 4 ساڵی ڕابردووتی شەڕی داعشە قەیرانی دارایە بەڵام خۆ ئێستا ئەوانە نەماوە نەوەڵانم باشە بۆ نرخەکە هەرزان ناکە وەڵای ترەوە بەدەست خۆیانە بازار بەدەست خۆیان و شت بەدەست خۆیان ئەی حکوومەتی هاوڵاتی نییە ئەی ناڵێ حکومەت ناڵێ من خزمەتکاری هاوڵات حکومەتی هاوڵاتی باین مەدەنی بە غێرەوە پێمام قساتە زستانەوە سەر و 2 بەرمیلیەوە ماڵات چەند بەرمیلی دۆرگرتووە ساڵ هیچم وەرنەگرتووە هیچ بەرمیلێکیان نەداوە میلەکمان نەیەوە باش ئەی ئۆتۆمبیلت پێ بەڵێ بۆ نرخی بنزینەکە لەوێ 450 لێرە 600 لێرە تیجاریە هەچ کەس بۆ خۆی لەوێ حکومەتێ ئەی باشە بۆ لێرە حکومت نایدا خۆش حکومەتی جەمیش خاوەنی حکومەتین و خاوەنی دەسەڵاتی خۆمانین خاوەنی نەوتین دەی دەسەڵات بەدەستوانە بەدەست میلێت نییە ئەوان بە ئارەزوو خۆیان چەند کۆمپانیایکانەیە ئەی خەنە کار و بازارەکە بە خۆیان گرانەکەن و ئەی قۆزنەوە بە خۆیان باش ئەی ناتوانن سوود لەو نرخەکەمەی باشوور وەرگن ئەو باشوور و ناوەڕاستی عێراق وەرەگرن لەوێ بنزینەکە بێنن لایانی کەم بە 450 بە 500 دینار بیدەنە هاوڵاتی ئەجا چی بێ چێ هەیە کەسەیە تۆ توانێ حکومەت ئاسانکاری بکات بۆ بنزیخانەکە حکومەت کام حکومەتمان نییە
حکومەتی تازەمان هەڵبژاردووە ئەو خزمەتکاری هاوڵاتیە کورەوە پەساپۆرتیان بۆ دانا بۆ هەموو عالم بڕوە پەرلەمانتاری چی شتی چی حکومەتی چی شتی ینی بیومێدی لە پەرلەمان و لە حکوومەت ئەگەر کە پەرلەمانە بە حکومەتەما و خەڵکە ئاوی بەسەر ناوە وەڵا چارەسەر لای خوایە هاوڵاتی ناتوانێت چارەسەر ناوەڵ باشە وەکو هاوڵاتی داواکاری چییە؟ وڵا داواکاریم لە حکومەت یاریمی کوردستانە چاو بە بڕیارەکانی خۆی بخشێنێتەوە و چاودێری بازار بێت و ئیشوکار بۆ خەڵکە بکرێتەوە مەعاش بیا بۆ خەڵکە ئەوە حکومەتە ئەگەر نەیە حکومەت نییە نرخی بنزین چۆنە ئێستا وەڵی گرانە وەڵی بە حوسە ئەوەش عادەکەیت ئەسلی باشەکەنی عادەکەی بە حوسەدا بڵێ باشە بۆچی نرخی بنزین لە شارەکانی تر عێراق هەرزانە 450 باسەکرێت بەڵام لێرە ئەوەنە گرانە بۆ هەرزانی دەڵێ حکومەتەکەی حکومەت لە هەڵبژاردن بانگەشەیەوەی نەکرد من خزمەتکاری هاوڵاتیانە نعسل وەساسی نییە بەیشوی خزمەتکاری حکومەت خەڵکی نییە حکومەت باشە بۆچی کاتێک کارتی موبایل باجی خراە سەر ڕاستەخۆ لە 5 بوو بە 6 یەکسەر لێرە تەطبیق کرا بەس بۆ ئەو سوتەمانیەکە تەطبیق ناکرێت هەشتر بەرژەوەندی خوان بێوان ئەواکەن براکەن بەرژەوەندی هاوڵاتی بەرژەوەندی کووە بەرژەوەندی نی هاوڵاتی حکومەت حساب بۆ هاوڵاتی ناکات ناوەڵا ئەگەر بۆی بکردە ڕژمان حکومەتی کێ ئەگەری هاوڵاتی نیە کێ هەنی هاوڵاتی نییە هەنی کۆمەڵێکەوتاوە لەم زستانە نەوتان حاضر کردو بۆ وەرزی سەرماسۆڵ وەڵی کەم ناوەڵا چیە توانین نەوتان وەرگرتۆ لە حکومەت هەر بەرمیلێکە 2 ساڵ 3 ساڵ بەرمیل وەرگرتو 2 ساڵە یەک بەرمیل ئەم بەرمیلە بەشی ئەم 2 ساڵەتەکە وەڵا بەچی بەشکە ئەگەر بەکاری بێنی بەش وەڵا چارەسەری بەگران بکڕی بۆ زستان نەوتان حاضر کردووە واللهی نەوەڵە لەکوێ حازرکەین کاکە بەچی حازریکەی بە گران هەیە خۆ کەس بۆی ناکڕێت دەبە حالیان سەیری ناو سیارەکەکە دەبە یەکەم کرد هەموو دەبە یەکە ئەوە دبی نەوتە لێرە باشە بۆچی لە شارەکانی تری عێراق نەوت بە 1990 بەڵام بینین لە هەرێمی کوردستان بە 150,000 تۆیەکی هاوڵاتی کڕی کاکە گیان ئەمانە هەموو تجارت بەسەر میلەتە داماوەوە کە نام فەقیر و هەژارە و خۆ دەوڵەمان کردنە بەسەر هەژارەوە و خۆ هیچ چاریان چارە هەیە چی بکەین چۆن ئەم کێشەیە حەلکەینەوە سەرما دەست پێکات حالێن ئێستا سەرما دەستی پێ کردو بەڵام لە زستانایتر سەخترە ڕۆڵەیان ئەو کێشەیە مەگەر خوا خۆی حەلێکا گینام بە هیچ حل نابێ بۆ ئەمانە هەر دوو کەس قسە کا دەچێتە سەرجا دەڵێ من دەستی لە پشتەوەیە ئەمە وایە ئەمەوە لە کاتی هەڵبژاردنە نیانەوت حکومەتی هاوڵاتیە ئەی ئێستاوە هاوڵاتی پێویستی بەنەوتە ئێوە چەندێک نەوتان وەرنەگرتۆ لە حکومەت یان لە 3 ساڵە یەک بەرمیل نەوتمان دیوە یەک بێت تۆ کاتی هەڵبژاردن حساب مەکە و کاتی هەڵبژاردن قسەی بریق و باقەکەن بۆ خەڵکە و دەستی خەڵکە بڕن و بۆی من شخصی خۆم هەتا ماوم 20 حکومەتی کە لە کوردستانە تەشکیل بێ من دەنگی پێ نایم تێرمان خوارد لەوەزە باشە بۆچی ئێستا خەڵک وای لێ تۆ ئاوات بە حکومەتی بەعزە خوازێ یان ئاوات بە حکومەتی عێراقیە خوازێ کە لە ژێر دەستی ئەوانە بووە لە کاتێکە خۆمان خاوەنی خۆمانی کورد من تۆ کوڕی منی ئێوە وەکو کوڕی من وا من تەمەنمە یە کوڕم هەیە وەکو تەمەنی ئێوە حکومەتی عێراقی لە زاخۆوە هەتا هەورامان بە یەک چاوسەیری کرد ئێمە هەڵەبجەی بووین لە هەڵەبجە ژیاوین کە مەسەلەن لە سنووریمان بە ئێرانەوە بووە و شۆڕشیشی تیا بوو زۆر جاریش شوێنێکی محەڕەمە بووە بەس حکوومەتی عێراقی نەیهێشتە ڕۆژێک نەنەوتمان لێ ببڕێ نەخواردنمان لێ ببڕێ نەمەعاشمان لێ بڕێ من باوکی مناڵەکانم مامۆستا بوو بە قورعان بە تیاری هەلیکۆپتەر ماشەکەی نەر لە هەڵەبجەیە نیشتەوە تەوزیعیان نەکرد ئەمان لەگەڵ یەک گورە ورپەیا بێ لێرە بانقەکان بەتاڵەکەن پاریتیان نایڵن سێرمان خوارد لەوەزە ئەوە حکوومەتی کوردی ئەوەی کە چەپڵەمان بۆ لیا و کە تا لە دەرەوە بوون ئەگەر دوونانمان بۆ نانێکمانەیە بەوان بیخۆن بنزینی شاوایە ئێستا بنزین لە حکوومەتی عێراقیە بە 450 لێرە بە 600 ئەرێ وەڵا جا ئەو حکوومەتی عێراقی هەرچۆنێک بێ باشترە میلەت بەڕێوە بە بەس ئەمان هەرگیرفان پڕەکە لە کاتی ئەو کاتێک کە باش خرای سەر کارتی موبایل لە پەرلەمانی عێراقەوە دەرچوو ڕاستەخۆ لێرە تەطبیق کرا یەکسەر بوو بە 6,000 باشە بۆ لەوە تەطبیقیەکەن یاساکە تەطبیقکەن لە هەرزانی سوتەمەنیەکە تەطبیقی ناکەن کوڕە گەورەکەم ئەمان حکوومەتی هەر بێنن بیانەینێ حکوومەتیەوە نین کە میلەت بەرن بەڕێوە وەڵا لە بەغا شتێک دەرچێمان لێرە تەنفیزیەکەن دەحەزەک بەڵێ ئەوە دەبا ئەوە لە بەغا هەموو شتێ هەرزان بێ باشت زۆر بێ بزان ئەمان تەنفیزیەکەن نا من خان نشینم بەسی دووبەری نەوت ناکە لە ماڵی وایە خەڵکی وایە کرێ چییە
لەگەڵ کرێچەکەیش ئیشی نییە لەگەڵ بە ئیشیەکەیش ماقول نییە بەرمیلێنێت بە 130,000 حکومەتی هاوڵاتی باوین مەدەنی وایە غێرەوە پێمان قساتە زستانەوە سەر و دوو بەرمیلیەوە ماڵات ئەوە دەبا ئەوە لە بەغا هەموو شتێ هەرزان بێ باشت زۆر بزانەمان تەربیزیەکەن چەند ساڵێک بەر لە ئێستا یاسایەک لە حکوومەتی عێراقیەوە لە پەرلەمان عێراق دەرچووکەوە باجی خستە سەر کارتی موبایل ڕاستەوخۆ ئەم یاسای لە هەرێمی کوردستان تەطبیق کرا کارت لە 5,000 بوو بە 6,000 بەڵام لە ئێستا ئەبینین کارتەکار وەکو خۆی تەطبیق کرێ یاساکار تەطبیق کرێ کارت بە 6,000 لە هەندێک شوێن بە 6,250 دینارە بەڵام ئەبینین لە نرخی سوتەمەنیا کە لە حکوومەتی عێراقیە هەرزانترە لێرە تەطبیق ناکرێت ئەمەش هۆکاریەوەیە حکوومەت دامی بەنزینخانەکان ناکە ئەو هاوکاری و قەرەبووی کە جارانەی کرد بۆ ئەوەی بەنزینەکە بە هەرزانتر بفرۆشێتەوە ئێستا نایکات بۆیە بەنزیخانەکانی مەجبورن بە گرانتر بیفرۆشن بۆیە هاوڵاتیان داواکارن پێشەوی وەرزی سەرما دەست پێ بکە لایانی کەم بەرمیلێک نەو دابش بکرێتەوەکو بتوان لە ستانە خۆیانی پێگەرم بکەنەوە هەرچەنە کارەبای نیشتیمانیۆک و پێویست نییە بەڵام نەوتەکان پێ بدرێ باشترە بەنزینەکە تۆزێک هەرزانتر بکرێ بێتە 500 دینار باشترە بە هاوڵاتیان پامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکتر و پامێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ